جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە هاوکاری هاوڕێ هاوکارم ئەمیر هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی خۆتان واتە ئێمە و بینەران. بەڵێ زۆر سپاس لەلای منیشەوە سڵاوتان لەبێت عزیزان، هیوادارم کە لە هەر شوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی من بینەران بینەر و بیستەرمان بن. بابەتەکانی ئەم هەفتەمان زیاتر تەرخان کراوە لەسەر ئەم شەڕی ئێران و ئیسرائیل. چەند نامەیەکشمان بواتوە لەلایەن بینەرانەوە، حتممە ئەو نامانەش دەخوێنینەوە، بەڵام پێشەوەی کە بچینە سەر بابەتەکان لەگەڵ چاوان ئەچین ناوبڕێک ئەبینن، دواتر دێنەوە بابەتەکان دەست پێ دەکەین. فەرمون بۆ بینینی. چاوان بە بابەتەکان دەست پێ بکەین. هەروەک بوو بینەرانی ئازیزیش خۆیان ئاگادارن، سەرنجام نیوە شەوی شەمەی ڕابردوو کە دەبێتە 26 خاکەلێوە
سپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران بەبتر لە 300 موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشی ڕاستەوخۆی کردە سەر ئیسرائیل. ئەم هێرشە و کاردانەوەکانی بۆتە جێگەی باس و لێکۆڵینەوە لە میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەموو کەسێک بە جۆرێک پێوەی سەرقاڵە. هاوکات لەگەڵ پەرەسەندنی ئەم قەیرانە نیگەرانی زۆر لە نێو خەڵکدا پەرەیسەندووە و هەر لە ئێستاوە بازار و ژیانی خەڵک تووشی شۆکی گەورە بووە کە دەرەنجامەکەی گوشاری ئابووری بۆ سەر ژیانی بەشی هەرە زۆری خەڵکی ئێرانە. وابزانم دواتر لەسەر ئەم قەیرانە قسەی زۆرتر ئەکەین چاوان، بەڵام ئەوەی بەم هێرشەی کۆماری ئیسلامیەوە دەگەڕێتەوە تا ئێستا راپۆرتێکی بەڵگەمەند و ورد سەبارەت بە بڕی زیانەکانی ئەم هێرشە بڵاو نەکراوەتەوە. کۆماری ئیسلامی هەوڵ ئەدات کە پەلاماری خۆی بە سەرکەوتوو نیشان بدات ئەگەرچی لە هەمان کاتدا ئەم هێرشە بە سنووردار و گۆیا بۆ بەرگرتن بە پەلاماری زۆرتری ئیسرائیل ناوی لێ دەبات و دەڵێ کە نەزەری ئەوانە عملیات تەواو بووە. لەلایەکی تریشەوە ئیسرائیل هەوڵ ئەدات بە پێچەوانەوە باس لە شکستی ئەم پەلامارە بکات و ئیدعا دەکەن کە زیاتر لە 99% ئەو موشک و درۆنانەی لە نیوەی ڕێگادا و بەر لەوەی بگەنە ئامانجەکانیان تەقێنراونەتەوە. لە هەمان کاتیشدا وڵامدانەوە بەم هێرشە بە ئەرکی خۆی ئەزانێ. بەڵێ ئەمیر وایە ئەدعاکان زۆر ئەدعایکی زۆر جیاواز هەیە و ئەمە ئەلبەتە تەبیعەتی شەڕە. ئەم هێرشە کە دوای هەراهویە و تەبلیغاتێکی زۆر ئەنجامدا واسیەکەی هێرشە موشکەکەی ساڵی 2020 بۆ سەر بنکەی عین ئاسەد لە عێراق و بری دەهێنێتەوە لە تۆڵەی خوێنی قاسم سلێمانی بەڕێوەچوو. دواتر دەرکەوت کە کۆماری ئیسلامی بۆمبەستی ڕێگریکردن لە زیانی گیانی بە ئەمریکیەکان پێش هێرشەکە لە ڕێگەی دەوڵەتی عێراقەوە دەسەڵاتدارانی ئەمریکای ئاگادار کردبووەوە بۆ هۆیەوە تەنانەت خوێن لە لوتی هیچ کەس نەهاتوو. کۆماری ئیسلامیش ئەوەی بە حسابی تۆڵەی کوشتنی قاسم سلێمانی بە بیرۆڕای گشتی ئێراندا. ئێستا کۆماری ئیسلامی دەڵێت بەم هێرشە پرسی وەڵامزانەوەی هێرش بۆ سەر کونسولخانەی لە دەمێشق وەڵامی وەرگرتووە. بڵێ ئشارەت بە بابەتێکی باش کرد شاوان. من بیرم لەوە دەکردەوە کە ئەگەر ئەم وتانەی فەرماندەکانی سپای پاسداران و حکوومەتی کۆماری ئیسلامی کە ئەمەلیاتەکە بە تەواو دەزانن و دروشمی نابودی ئیسرائیل و لەگەڵ خاک یەکسانکردنی ئیسرائیلیان لەبیر چۆوە و دەڵێن ئەم پەلامارە سنووردار و تەنیا بۆ وەڵامدانەوە بووە گۆیا مەبەستی وێرانکاری نەبووە. ئامەش بخینە پاڵ قسەی دەوڵەتی ئیسرائیل کە خۆیان بە سەرکەوتوو دەزانن و وەڵامدانەوە دادەنێن بۆ کاتی گونجاو. هەروە ئەگەر کاردانەوەی ئەمریکا و وڵاتانی ئوروپایی لەبەر چاو بگرین کە داوا دەکەن ئیسرائیل لە وەڵامدانەوەی خێرادا خۆی پارێزێ، هەمووی ئەمانە ئەم گومانە زیاد دەکات کە هەمان سناریۆی عین ئەسەد کە خۆت ئیشارەت پێدا ئەلبەت لە قوارەیەکی تردا دووپات کراوەتەوە. لەم ڕۆژانەدا سایتی سابرین سەربەسپای پاسداران بڵاوی کردوێتەوە کە گۆیا ئەمریکایەکان داوایان لە ئێران کردووە ڕێگا بدات ئیسرائیل چەند شوێنێک بۆ نمایش پردومان بکات تا کێشەکانی کۆتایی پێدێت. بە قسەی ئەم سایتە گۆیا کۆماری ئیسلامی قبولی نەکردووە. ئەمانە هەمووی ئەو گومانە زیاد دەکات. دیارە پێم وایە دواتر حتمما زۆرتر فون دەبێتەوە. گومان زۆرە، بەڵام وە بێ یاوانە بێ ئەوە ناشادرێتەوە کە هەردوو دەسەڵاتی سیاسی بە مەبەستی تایبەتی ئەم کێشە پەرەپێدەن. با بزانین مەبەستی هەر کامەیان چییە ئەمیر لەم بارەوە. لەلایەکەوە دەوڵەتی ئیسرائیل دوای تێپەڕبوونی 6 مانگ و کوشتاری زیاتر لە 33,000 فەلەستینی نەیتوانیوە بە ئامانجە دیاریکراوەکانی خۆی بگات. لە هەمان کاتدا ئەم دەوڵەتە لەلایەن ڕایگشتی جیهانی و تەنانەت هەندێک لە دەوڵەتە هاوپەیمانەکانیەوە بەمەبەستی قبولکردنی ئاگربەز لە غەزا لەژێر گوشاردایە. لە ڕوانگەی نێتانیاهو سەرۆکوەزیری ڕاست و تۆندڕەوی ئیسرائیل و کابینەکەیەوە قبولکردنی ئاگربەز بە واتای قبولکردنی شکست دێت لە بەرامبەر حەماسدا. پەرستاندنی شەڕ لە ئاسی ناوچەکەدا لە ڕوانگەی دەستە ڕاستە تۆندڕەوەکانی ناو کابینە ئیسرائیلەوە وەک ڕێگە چارەیەک بۆ دەربازبوون لەو بنبەستەی ئێستایان دادەنرێت. جگە لەوە دەزانین لە ناوخۆی ئیسرائیلیش ئەم گوشارە زۆرە. هەوڵی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل ئەوەیە کە بە پەلکێشکردنی کۆماری ئیسلامی بۆ ناو شەڕ و تێوەگلانی ئامریکا و بە فراوانکردنی ئەم شەڕە شکستە گەورەکانی شژمانگی ڕابردووی خۆی پەردەپۆش بکات و قەیرانە ناوخۆیەکانی کە ڕۆژ بە ڕۆژ لە پەرستاندندایە کۆنتڕۆڵی بکات. وایە چاوان لەلایەکی تریشەوە کۆماری ئیسلامی لەگەڵ قەیرانێکی سیاسی و ئابووری قوڵ بەرەوڕوەکە هیچ ڕێگایەکی بۆ چارەسەرکردنیان لە بەردەمدانە. لە هەمان کات
وڵاتدا ناڕزایی و نەفرەت و بێزاری زۆربەی هەرە زۆری خەڵک بەرامبەر بەم ڕژیمە گەیشتۆتە لووتکە و ڕژیم نیگەرانی ئەگەری سەرهەڵدانی تۆفانێکی بەرینی کۆمەڵایەتیە لە هەلو مەرجێکی وادا دوور نییە کە وەک دوا ڕێگە چارە بۆ مانەوەی خۆی پەنا بباتە بەر سەرکێشی زیاتر و ئاگری شەڕ لە ناوچەکە خۆشتر بکات تا بەڵکو بێتە نیعمەتێک بۆ مانەوەی خودی ڕژیم با ئەوەش بڵم چاوان ئەگەر کۆماری ئیسلامی بەڕواڵەت بە بیانوی هێرشی ئیسرائیل بۆ سەر کونسولخانەکەی کە لە دەمەشقداین ئەنجامیدا بوو هێرشەکەی ئێواری 25 خاکەلەوە پاساو دەکات بەڵام خەڵکی ئێران لە بیریان نەچۆتەوە کە بەرپرسان و دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی کە ئێستا لەژێر باس لە پابەندبوون با ڕەچاوکردنی پێوەرە دیپلۆماسیەکان لە هێرش نەکردنە سەر باڵیۆزخانە و کونسولخانەکان دەکات بۆ خۆیان بە هێرشکردنە سەر باڵیۆزخانەی ئەمریکا و بە بارمتەگرتنی کارمەندانی باڵیۆزخانەکە هەروە هێرشکردنە سەر باڵیۆزخانەکانی ئینگلیستان و عەرەبستان دەست پێشخەری پێشێلکردنی ئەو پێوەر و پرەنسیپانە بوو بەڵام واقعیت ئەوەیە هەر وەک باس کرا ڕژیم بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ قەیرانە ناوخۆیەکان کۆنتڕۆڵکردنی ئاخێزی شۆڕشتێرانە و ئازادی خواز و یەکسانی خوازانەی ژن ژیان ئازادی کە لە بزوتنەوەی بایکۆتی هەڵبژاردن و بزوتنەوەی یادی نەورۆزدا ئاستی گەشە و بەهێزی خۆی نیشاندا و هەروەها بۆ ئاکتیف و بەهێز نیشاندانی خۆی لە ناو لایەنگرانی ناوخۆیی و دەرەکیدا پێویستی بە ململانەیەکی کۆنتڕۆڵکراوە شەڕێکی سنووردار هەیە ئەمیر لە حقیقەتدا مەترسی ئاخێزی شۆڕژگێرانەی ژینە بۆ کۆماری ئیسلامی گەلێک گەورەتر و جددیترە لە مەترسی ئیسرائیل ئامانجی سەرەکی ئەم کردەوەی ڕژیم بریتیە لە ئامادەکاریەکی هەمەلایەنە بۆ سەرکوتکردنی بزووسنەوەی شۆڕژگێرانەی جەماوەر و پێشگرتن لە پێشڕەوی خەڵکی ناڕازی وەگیان هاتوو ئاخێزی شۆڕژگێرانەی ژینە بۆ بەرەو پێشوونی خۆی و هەروەها بۆ پەرەپێدان و بە نافەرمانی مەدەنی و کۆکردنەوەی زۆرترین هێز لە پێناو ڕێخستنی خۆڕاگریەکی بربەڵاو لە دژی فاشیزمی حکوومەتی ئیسلامی پێویستی بە شەڕ نییە سەرجەم لایەنگرانی شەڕ و بربەڵاوتربوونی شەڕ بریتین لە دوژمنانی سوێند خواردووی ئاخێزی شۆڕژگێرانەی ژن ژیان ئازادی دەبینین کە کۆماری ئیسلامی هاوکار لەگەڵ ئەم شەڕخوازیە لە دەرەوە شەڕی خۆی لەگەڵ خەڵکی ئێران چڕتر کردووەتەوە پەلامار بۆ سەر ژنان و کچانی بۆ سەر کرێکارانی و خەڵکی وەگیان هاتوو زیاد کردووە لە ڕۆژانەدا وەکو بینیمان لە ڤیدیۆکانامیر کەوابوو دەتوانین ئەوە بڵێن کە موشک و پەهباد هاویشتنی بێسەمەری کۆماری ئیسلامی لە خزمەتەوە بەهێزبوونی دەسەڵاتە بۆ درێژەی شەڕی نێوخۆ دژ بە خەڵکی ناڕازی لە سەرانسەری ئێران بەڵام تا ئەو جێگای کە پەیوەندی بە پرسی ڕزگاری کرێکاران و زەحمەت کێشان و کۆمەڵانی خەڵکی بێبەش و ستەم لێکاویێرانە هیچ ڕێگایکی کوردمەوجا بوونی نییە ئەم شەڕە هیچ پەیوەندیەکی بە خەڵکی ئێران و ئیسرائیل و هەروەها ناوچەکەیش نییە دەنگی نابۆ شەڕ دەبێ بەرز ببێتەوە و ئەم مەجالە بە دەسەڵاتدارانی جنایەتکار لە ئێران و ئیسرائیل نەدرێکە لە پێناو مانەوەی خۆیان لە دەسەڵات ئاوری ئەم شەڕە خۆشکەن کە تەنیا خەڵک تیادا قوربانیە بن زۆر ڕاستە ئاشکرایە کە ئەگەر خەڵکی هەردوو وڵات و کۆمەڵگەی نێودەوڵەتی بربەستێک لە بەرامبەر ئەو شەڕخوازیانەدا پێک نەهێنن هەردوو لایەنەکانی ئەم ململانەیە بە زۆر هۆکاری بابەتی لە پێناو مەبەستی دیاریکراوی خۆیان پۆتانسیێلی ئەوان هەیە کە شەڕێکی خوێناوی لە ناوچەکەدا هەڵبگیرسێنن بێگومان کردەوە شەڕخوازیەکانی هەردوو لای ئەم ململانەیە کۆنەپەرستانە و دژ بە خەڵکن ئامانجێکی لەو شێوەیە تەنیا بە بەهێزی لە بنەهاتووی ئەو جەماوەرە دەستەبەر دەبێت با ئەوەش زیاد بکەین چاوان ئەوانەی کە هیواکانیان بە شەڕی نێوان ئیسرائیل و ئامریکا لە دژی کۆماری ئیسلامیەوە بەستۆتەوە لە ڕاستیدا لە ئاکامی شۆڕشی ڕزگاری بەخشی سبەی ڕۆژ زۆرتر نیگەرانن تا لە بارودۆخی ئێستا و بە شێوەیەکی فریودرانە بەڵێنی سەرکەوتنی ئاسان دەدەن لە ڕێگەی دەستێوەردانە دەرەکیەکانەوە با بچین ناوبڕێک ببینن دواتر دێنەوە بابەتەکەی کەش دەست پێ دەکەین زۆر باشە بەرچین
چاوان ئاگاداری هەر لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا هاوکات لەگەڵ پەرستاندنی ئەگەری شەڕ لە ناوچەکە گەلێک نامە و پەیامان بەدەست کەیشتووە کە لە ڕوانگەی جیاوازەوە باس لەم قەیران و لێکەوتانە دەکەن. ئێمە شەو لەدەین بەشێکیان حتممە بخوێنینەوە. لێرەدا کاکدانە نامێکی بۆ نردوین ئەو دەخوێنینەوە. کاکدانە نووسێتی ئەم هێرشەی کۆماری ئیسلامی بە بڕوای من لە بری تۆڵەکردنەوە لە ئیسرائیل هەڕەشەیەکی گەورەی لەسەر دەسەڵاتی ناوخۆی ئێران دروست کردە. چونکە یەکەم بە درێژایی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران کردەوەیەکی سەربازی وە فەشەلی و بێ ئەنجامی نەبووە. هەرچەند ئێستا کە زانیان نیانتوانیەوە مەبەست پێکەن پاسایی بۆ دێنن کە ئەمەلیاتەکەیان گویا بە پتر لە 300 موشک و درۆن سنووردار بووە. دووهەمیان ئێران بیانوویدا بە ئیسرائیلەکان کە دەمێکە دایانەوێت پرۆژە ئەتۆمیەکەی ئێران بردومان بکەن. ئێستا بەهانەیان بۆ دروست بووە و ئێرانیان لە چاوەڕوانی ڕاگرتووە. ئەگەر تاکاتی خوێندنەوەی ئەم دێرانە ئیسرائیل پەلاماری خۆی نەکرد بێت. سێهم لە ناو خۆدا بۆ خەڵکی ئێرانی ئەم پرسە بەهێز بووە کە چەندین ساڵە لەلایەن دەسەڵاتەوە گۆیا یا لە پێناو پاراستنی سەروەری نیشتمان ژیانێکی سەختیان پێتەحمیل کراوە. بەڵام پوچبوونی ئەم هێرشەی بۆ سەر ئیسرائیل زۆرتر نیشانیدا کە دروشمەکانی دەسەڵات چەندە بێناوەڕۆک بوون. ئەمە بێگومان بۆ لاوازبوونی دەسەڵات وە بەهێزبوونی بەرەی خەڵک بۆ بەرگرتن بە تاڵانی سەروەت و سامان کاریگەری دەبێت. بەڵێ ئەمیر کاکدانا لە درێژەی نامەکەیدا دەڵێ کە ئاماژەی بە بەشی چوارم کردووە بە بڕوای من ئەگەر کۆماری ئیسلامی وەڵامی نەدایێتەوە باشتر بوو لەو وەڵامە کۆمێدیای کە لە سەدا 99 هێرشەکەی هەر بە ئاسنمانەوە خرای خواردوە. پێنجەمیش ئاماژەی بەوە داوەکان لە حساباتی دراوسەکانی ئێراندا بە تایبەتی وڵاتانی کەندا و ئێران وەک هێزێکی نظامی بەهێز لە ناوچەکە سیر دەکرا. بەڵام لەم هێرشە پێچەوانەکەیان ئەوەش دەبێتە هۆکاری پێداچوونەوە بە شێوازی حساب بۆکردنیان لە هێزی کۆماری ئیسلامی. شەشەم لە دیدی هاوپەیمانەکانی ئێرانەوە چین و رووسیا لە ناوەندی بریکس ئێران وەک 17هەمین هێزی جیهان بە ئەژمان دەهات. بەڵام دوای ئەم هێرشە کە زۆرتر لە کۆمێدی دەچوو لەم ناوەندەدا پلەکەی و جێگا و شوێنی زۆر کەم دەکات. حوتەم بەرەی بەناو مقاومە لە یەمەن و لوبنان و سووریا و عێراق هێزی ئێرانی وەک پشتوپەنایکی بەهێزتر لە ئیسرائیل سیر کردووە. بەڵام دوای ئەم هێرشە گۆڕانکاری بەسەر هاوپەیمانەتی کردنیاندا دێت. هەشتم ئەوە سەرنجام لە مێژووی سەربازیدا ئەم هێرشە ئێران عەجایبترین پلان و هێرش و تۆڵە بوو تا ئێستا ڕوویدا بێت کە نەکردنی زۆر ڕووسوورانەتر بوو لەو کردنە لاواز و ئابڕۆبەرانەیە. هەر لە درێژەی ئەم قسانەماندا کاک خۆشناو لە ئیلامەوە پامێکی بۆ نردوونی و نووسیوێتی هێرشی ڕاستەوخۆ بۆ سەر ئیسرائیل لە چەند ڕووە جێگا و پێگەی کۆماری ئیسلامی زۆرتر لاواز کرد. یەکەم ڕاگەیاندنەکانی ئێران لە زمانی کاربەدەستانی کۆماری ئیسلامی دەڵێن هێرش بۆ سەر ئیسرائیل سنووردار بووە و مەبەست گەیاندنی زیانی گیانی نەبووە و تەنیا بۆ وەڵامدانەوە و ڕێگریکردن بووە. پرسیار ئەوەیە بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوانی خاو کە چەندین کاتژمێری دەویست تا بگات بە شوێنی مەبەست موشەکەکان کە زۆربیان پێش ئەوەی بگەنە ئاسمانی ئیسرائیل تەقێنرانەوە دەتوانێت وەک ڕێگریەک لە بەرامبەر کردەوەکانی داهاتووی ئیسرائیل کاریگەر بێ. ئەم هێرشە لە ڕاستیدا شتێک نەبوو جگە لە بە نمایش دەرهێنانی سەعف و ناکارەمەیی کۆماری ئیسلامی. دووهەم هێرشی کۆماری ئیسلامی وڵاتانی ڕۆژاوا و عەرەبی بۆ پشتیوانی لە ئیسرائیل یەکخست. کەچی پێش ئەم هێرشە دەوڵەتی جەنایەتکاری ئیسرائیل لە ژێر گوشاری بیرروڕای گشتی و هەروەها هاوپەیمانانی بوو. ئێستا دوای ئەم هێرشە ئەم گوشارانە کەم بوونەتەوە. سێهەم کۆماری ئیسلامی ئێران بەم هێرشە پرسی غەزەی پەراوێز خست. لە هەفتەی ڕابردوودا و پێش هێرشی ئەم دوایە کۆمەڵگەی نێودەوڵەتی یەکگرتوو بوو لە دژی قەیرانی مرۆیی لە کەرتی غەزەوە سەرهەڵدانی برسێتی لەم ناوچەیە. بەڵام ئێستا هاوکێشەکە گۆڕاوە و ئیسرائیل دەتوانێت خۆی وەک قوربانیەک لە کۆڕ و کۆڕبەندە نێودەوڵەتیەکان نیشان بدات. ئەمەش بەو مانایە کە چیتر دۆخینا لەباری خەڵکی غەزە بە پرسی
یەکەم نازاندرێت و سەرنجیش ئاراستەی ئەگەری شەڕێکی گەورە لە ناوچەکەدا دەکرێت. بەڵێ کاک خۆشناو لە درێژوی نامەکەیدا دەڵێ لە هەمووی ئەمانە گرنگتر ئەوەیە کە زۆربەی خەڵکی ئێران ئەم شەڕە بە شەڕی خۆیان نازانن. کۆماری ئیسلامیش ئەمە باش ئەزانێکە سیاسەتەکانی پشتیوانی خەڵکی لەگەڵ نییە، بۆیە هاوکار لەگەڵ هێرشکردنە سەر ئیسرائیل و ئاگەری بەرفراوان بوونی شەڕەکە هێزە سەرکوتگەرەکانی ڕژاونەتە سەر شەقامەکان تا بە بیانووی حجاب خەڵک لە هەر کاردانەوەیەک دژ بە دەسەڵاتی بترسێنن. کۆماری ئیسلامی شەڕی ناوخۆیی شەڕ لەگەڵ خەڵکی وەگیان هاتوو زۆر بە گرنگتر دەزانێت. دەتوانم بێژم هەمووی ئەو سیاسەتە شڕەنگیز خوازانە لە ناوچەکە دژ بە خەڵکی ئێران بەکاردێت. بەڵام ئەم هێرشە و پەلاماربردنانە لە ڕاستیدا ڕسوایەکی زۆرتری بۆ کۆماری ئیسلامی بەدواوەوە بوو، بۆیە هەر دەنگێکی ناڕازی تەحەمڵ ناکات. هەر لەم ڕۆژانەدا ژمارەیەک ڕۆژنامە و نووسەرانی خستۆتە ژێر گوشارەوە تا ئەم ڕسوایە لە قاو نەدەن. بەڵام ڕاستیەکە ئەوەیە جارێکی تر دەرکەوت کە ئەم دەسەڵاتە لە ناوەڕۆکدا چەندە فەشەلە. بێگومان دەسەڵاتی وا فەشەل دەسەڵاتێک کە ئابووری داڕمەوە، هێزەکانی تووشی ناومێدی بوون و لێ دوور دەکەونەوە، دەسەڵاتێک کە خەڵکی ئێران لە نمایشی هەڵبژاردن نایەکی مەحکەمیان پێوت، لە مەراسمە نەورۆزیەکاندا درێژەی شۆڕشی خۆیان ڕاگەیاند و خەبات و چالاکی مەدەنی خۆیان پەرەپێ ئەدەن، ناتوانێت تا ماوەیەکی زۆر خۆی لە ژێر دروشمی بێناوەڕۆکدا بشارێتەوە. سپاس بۆ کار خۆشناو بۆ ناردنی ئەم زۆر سپاسی دەکەین. شقامی تەختی شارانم هەبێ وا دەڵێم عاشق بەجێ و ژینی شاخانم دەوێ وا دەڵێم شەو خۆشە باران لێک بدە و ڕێدارەکەی گۆشت و یەسقانی لەشی من شەوەدادانی دەوێ دەنگی مۆسیقایەکی من لایە لایم بۆ بکە دەنگی مۆسیقایەکی من لایە لایم بۆ وەتی دەنگی تۆپی گەورە و گول لە بارانم دەوێ وەتی دەنگی تۆپی گەورە و گول لە بارانم دەوێ گول لە بارانم دەوێ ورشە ورشی بەردی شاری دوورم زۆر جاردینی بەشاو من دەڵێم شارم دەوێ شاری چراخانم دەوێ تا لەوێ ئاڵای ئەوین و خۆشەویستی ئابووکەم شاری خۆش و پەر لە خەندا و خەڵکی بێژانم دەوێ دووکەڵی هانەی هەناسەی بێمەرجانانێم دەدا دووکەڵی هانەی هەناسەی بێمەرجانانێم دەدا پێم بەرەولوت ئێمە بەستێم ڕانەوەستانم دەوێ پێم بەرەولوت ئێمە بەستێم ڕانەوەستانم دەوێ ڕانەوەستانم دەوێ
بێچێتی بالەجانمی وا بنەمڕۆ هەر هەموویانم دەوێ دەرکوداڵی دەوری بێستان تێپەڕینی من دەبێ دەرکوداڵی دەوری بێستان تێپەڕینی من دەبێ نەبێ خۆشی دەرکوداڵا مەینی بێستانم دەوێ نەبێ خۆشی دەرکوداڵا مەینی بێستانم دەوێ نەک لە خۆشی دەرکوداڵا مەینی بێستانم دەوێ 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 مەینی بێستانم نامێکی کاکسۆرانمان بەدەستگەیشتووە. کاکسۆران لە نامەکەیدا نووسیوێتی ڕاستگۆترین کەس قسەی لەسەر هەماهەنگی تەسنیقی ژێربەژێری ئێران و ئەمریکا کردبێت سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ. ئەو لە چەندین بۆنەدا ئاماژەی پێداوە کە ئێران ئاگاداریان کردوێتەوە کە پێویستیان بە تۆڵەیەک هەیە و هەر خۆشیان ئاگاداریان کردوێتەوە کە ئەو موشەکانەی دەگەڕێنە مۆڵگەی سەربازیەکان لە عێراق زیانی نابێت و بۆیە موشەکەکان بەر مۆڵگەکان نەدەکەوتن و هەم ئێران باسی تۆڵەی دەکردو و هەمیش ئەمریکاش وەبەرهێنانی استراتیژی و سیاسی لەسەر ئەم هێرشانە دەکرد. کەم نین ئەم هێز و لایەن و دەوڵەتانی کە پێویستیان بەوەیەکە ئێران بەڕاستی و ڕاستەوخۆ یان بە پێچەوانەوە بە نمایش نیمچە ڕاستی تێکەڵی هەرای جەنگ و پێشێوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت. لە ئیسرائیل دوو ئاراستە هەیە پێویستی بە تێوەگلانی ئێران هەیە بە هەردوو جۆری کە باسمان کرد چونکە چیتر جەنگ بە وەکالەت بۆ ئێران وەڵامی ئەم پێویستی ئیسرائیل ناداتەوە. ئەو دوو ئاراستەیە یەکێکیان باڵێکی توندڕەوی سەربازی ئایدیۆلۆژی توندڕەوە کە لە ڕووی سیاسیەوە نەتانیاهۆ نێونەرایەتی دەکات و دەیهەوێت دۆخی جەنگ تا ئەو پڕی درێژەی هەبێت و بەرفراون بێت. باڵەکەی تریشی کە ئەمەش تێکەڵێکە لە سەربازی سیاسی و فشاری کۆمەلگا کە دەیانەوێت تێوەگلانی ئێران وەک کارتی فشار بەکار بێت دژ بە حکوومەت و باڵە توندڕەوەکەی سوپای ئیسرائیل بۆ وەستاندنی جەنگ. ئەمیر هەمان سروشتی دووباڵ لە نێو ئێدارەی بایدنیش ڕەنگدانەوەی هەیە. ئەوانیش هەمان مێتۆدی وەبەرهێنان دەکەن لەسەر تێوەگلانی ئێران. یەکێکیان بۆ فراوانکردنی جەنگ، یەکێکیان بۆ کۆنترۆڵکردنی نەتانیاهۆ. ئەمریکا لەبەر زۆر هۆکار لە ئێستادا نایەوەی دۆخەکە یەکلا بکاتەوە چ بە ئاراستەی وەستاندنی جەنگ چ بە ئاراستەی فراوانکردن و تۆخکردنەوەی. ئەمریکا دەیەوێ ئێدارێ ئەم دۆخە بە جۆرێک بدات سەرداوەکانی داهاتووی ئەم دۆخە بە زمانەتێکی زیاتر لە هەژمۆنی خۆی بمێنێتەوە. جا نرخەکەی کۆمەڵکوژی بێت یان کۆتایی پێکێنانی داهاتووی کەسانی وەکو نەتانیاهوش بێت. کۆماری ئیسلامی لەم قمارەدا کە بە زیرەکانە دەکات دەیەوێت وەبەرهێنانی سیاسی بکات نەک تەنیا وەکو هێزێکی نمایشکاری ئەقلیمی بەڵکو دەیەوێت وەک سەرەتای جەنگی ئێران عێراق لە ساڵی 1970دا تووبەندی ناخۆش و سەپاندنی دۆخی جەنگ بەسەر کۆمەلگا ئێران تۆختر بکات. بەڵام هەروەک لە قماری ئاسایی قمارچیان باوەکە نابردنەوەی بەردەوام درێژە هەیە نە ئارامی بەڕێوەچوونی یاریەکەش زەمانەتی هەیە ئەم تەنسیقە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆیانە ڕۆژێک دەگاتە کەنارێک کە ڕەنگە بە فکری هیچ کام لەم کۆمارچیانە نەهات بێت. Weke hevi
بشینه جن جیان آزادی 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 چاوان ئێستا ئیتر جێگەی گومان نەماوە کە دۆخی ئێران پێویستی بە گۆڕانکاری هەیە بەڵام ئەرکی ئەم گۆڕانە لاستۆی کێیە بۆ وەڵامدانەوە بەم پرسیارە پێشتر باش وایە بزانین مانع و کۆسپی بەر ئەم گۆڕانکاریە کە بۆتە پێویستێکی حاشا هەڵنەگرچیە دەبێت قامک بۆ دەسەڵاتی سیاسی لە ئێران درێژکەینەوە وانی ئەمیر بەڵێ زۆر ڕاستە چاوان با بزانین بۆچی ماوەیەک پێش ئێستا سەرنجام حکوومەت لە زمانی خامنەی لە پەیامی نۆرۆزیدا قبولی کرد کە خەڵک ڕوبەڕووی کێشەی ئابووری بوونەتەوە و دۆخی ئابووری وڵات باش نییە ئەم قسەیە بۆیە گرینگە چون پێش ئەمە ئامادە نەبوون ئەم ڕاستیە قبول بکەن و هەمیشە باسی پێشکەوتن و باشتربوونی دۆخی ئابووریان دەکرد و هەر کەسێک ڕخنەی لە دۆخی ئابووری دەگرت بە زۆر شتی ناڕەوا و لەوانە بە دارەدەستی بێگانەبوون تۆمەتباریان دەکرد ئێستا کە خۆیان بە ئاشکرا دەڵێن خەڵک بەدەست کێشەی ئابووریەوە دەناڵێنن دێ بە بزانین چی دەکەن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئایا پلانێکیان هەیە؟ ئەمیر من لام وایە کە ئەو قسانە بە بەراورد لەگەڵ ئەو کردەوانە کە هەر لەم ماوە کوردەدا بیستومانە و دیتومانە پێمان ئێژێ هیچ پلانێک لە گۆڕێدانیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە کە باسی لێوە دەکەن لە ڕاستیدا هیچ نیشانەیەک لە گۆڕینی هەڵوێست و یان چاوخشاندنەوە بە سیاسەتەکانی لە ئێستادانیا پێی دەچێت دۆخەکە لەسەر هەمان پاژنەدا بسوڕێت کە تا ئێستا سوڕاوە هیچ شتێکی نوێ پلانێکی نوێیان نەخستوەتەوە ڕوو دووبارە هەمان وشە کۆنانە دووبارە دەکەنەوە هەمووی ئەمانە ینی پێداگری لەسەر سیاسەتەکانی ڕابردوو و خۆپاراستن لە هەر هەوڵێ بۆ گۆڕین لە ئاست ویست و خواستی ڕاستەقینەکانی خەڵک بەڵێ با لە باسەکەمان بچینە پێشتر چاوان دەزانێت کە حکوومەت بە ورد و درشتەوە وانیشان ئەدەن کە کێشەی ژیانی سەختی ئەمڕۆی کۆمەلگای ئێران تەنیا چارەسەری ئابووریان هەیە و ڕەبتی بە شێوازی دەسەڵاتەوە نییە گویا باش مدیریت ناکرێت ئەم بیرکردنەوەیە بە تەواوی هەڵەیە لە دنیای ئەمڕۆدا ئابووری لە سیاست ناتوانێت جیابێت لێک گرێدراون بۆیە وانیشان ئەدەن تا دەسەڵاتی سیاسی خۆیان لە کێشەکە دوورخنەوە بەڵام ئەمە ممکن نییە لە ئێران کێشەی ئابووری ڕەبتی ڕاستەوخۆی لەگەڵ شێوازی دەسەڵات یان هەمان سیاست هەیە ئێران وڵاتێکە کە سەروەت و سامانێکی زۆری لە سەر زەوی و ژێرزەوی هەیە و خاوەنی سەرچاوە هێزی کارە سیاست و شێوازی دەسەڵاتی سیاسی دیاری دەکات کە ئەم سەروەت و سامانە و ئەم ئیمکاناتە ئینسانیەت چۆن و بە چ ڕێگایکەوە سەر بکرێت ئەگەر لە ئێران ئەمڕۆ بەشی زۆری خەڵک ژیانیان بە سەختی تێپەڕ دەبێت ئەگەر سفرەیان بێ ڕەونەقە و هەر ڕۆژ چکۆلەتر دەبێتەوە ئەگەر کەم جاهاتی و بێکاری لەلایەک و گرانبوونی هەر ڕۆژەی سەرەتایی ترین پێداویستەکانی ژیان لەلایەکی ترەوە ژیانی لێتاڵکردوون هیچ هۆیکی نییە جگە لە شێوازی دەسەڵاتی سیاسی دەسەڵاتێک کە سەروەت و سامانی ئەم وڵاتە لە پێناو درێژەی دەسەڵات و لە پێناو مانەوەی خۆی لە دەسەڵاتدا سرف دەکات ئەم دەسەڵاتە خۆی بە ناچار دەبینێت کە سەروەت و سامانی وڵات لە قوڵای استراتیژیکدا بە مانای بەهێزکردنی خۆی لە ناوچەکە سەرف بکات خۆی ناچار دەبینێت سەروەت و سامانی ئەم وڵاتە لە پێناو دەستگا تەبلیغاتیەکانیدا سەرف بکات تا سیاسەتەکانیان لە نێو خەڵکدا جێبخەن و سەرنجام خۆی بە ناچار دەبینێت سەروەت و سامانی وڵات لە پێناو هێزە سەرکوتگەرەکانیدا سەرف بکات تا بە هەر دەنگێکی تا بەر بە هەر دەنگێکی ناڕەزایەتی بگرێت
لە ئاوا شێوازێک لە سیاسەتکردن ژیانی خەڵک ئاوات و ئارەزوەکانی خەڵک بۆ بەهرەمەندبوون لە ژیانێکی لە ئەولەویەتدا نابێت. هەر ئەوەندە کە بتوانێت قسەیەکی پێ بکات و نیشاندات کە گۆیە ئاگادارە وە قسەکانی خامنەیکە. بڵێ کەوابوو لەوەها دۆخێکدا ڕێگا چارە تەنیا ئابووری نییە، دەسەڵاتی سیاسیە مانەعە تا کێشە ئابووریەکان چارەسەر بکرێت. دەسەڵاتێکی سیاسی کە ڕەفاه و خۆشبەختی خەڵک مەبەستی نەبێەوە تەنیا مەبەستی پاراستنی دەسەڵاتی خۆی و چینێکی دیاری کراو یان مافیاکانی ئابووری ناوخۆی بێ دەبێت لە نانی سەرسفرەی خەڵک بپشڕێ تا بتوانێت مەبەستەکانی خۆی ئەڵبەت بە ناوی خەڵکەوە بباتە پێشەوە. جا هەر کات ئەم خەڵکە دەنگیان بەرز کردەوە دەبێت بتوانێت بە بیانووی جۆر بە جۆر سەرکوتیان بکات. گویا مەترسین بۆ نظام و لە دەرەوە هان ئەدرێن وا شتێک لەم شەشنانە تا زیندان و ئەشکەنجە و ئێعدام تێرۆر بەکاربژیردرێت و بەم جۆرە بەر بە گۆڕانکاری لە دۆخەکە واتە شێوازی دەسەڵاتی سیاسی بگرن. کەوابوو مانعی سەرەکی بۆ گۆڕانکاری هیچ نییە جگەلە دەسەڵاتی سیاسی نەبێت. بەڵێ ئەم دەسەڵاتە واتە کۆماری ئیسلامی لە ماوەی 35 ساڵ دەسەڵاتی نیشانی داوە کە حاضر بە هیچ گۆڕانکاریەک نییە. بەم بۆنەوە تەنیا بژاردەی بەردەست بۆ خەڵکێک کە ئیتر ناتوانن دۆخی ئێستا قبول بکەن حاضر نابن سەروەت و سامانیان بە فۆرۆ بڕوات و غارەت بکرێت، حاضر نابن ئەم هەموو ستەم و نابەرابەریە قبول بکەن. شۆڕەشێک بۆ کۆکردنەوەی ئەم دەسەڵاتە و فڕێدانی لە زبڵدانی مێژوو. بەڵام تەنیا شۆڕەشێکی بەرینی کۆمەڵایەتی دەتوانێت ئەم ئەرکە بەستۆ بکرێت. شۆڕەشێکە تەیار بێ بەوەی کە بزانێ کام لە شێوازی دەسەڵات جێگیر دەکات تا سەقامگیری و ژیانێکی ئازاد بۆ بەهرەمەندبوون لە سەروەت و سامانێک کە بەرهەمی دێنێ جێبخات. ئەم شۆڕشە پێویستی بە هێزێکی زۆر، هێزێکی وشیار و ڕێکخراو لە هەموو شوێنێک لە نێو کرێکاران، مامۆستایان، ژنان، لاوان، خانەنشینەکان، هۆنەرمەندان و ئەدیب و نووسەران دابین بێت. ڕێکخراوبوون لە شوێنی کار و ژیان وەک ئەرتەشێکی بەهێز بە بواری جیادا بەڵام هەماهەنگ و پێکەوە یەک مەبەست دەپێون. ئەگەر شۆڕش بۆ گۆڕانکاری تەیار نەبێ، بە هێزی زۆر و بە ڕێکخرا و ڕێبەری خۆی تەیار نەبێ، هەڵچوونێکی کاتیەکە لەوانەیە دەموچاو لە دەسەڵات بگۆڕێ. بەڵام دۆخەکە واتە شێوازی دەسەڵات یا هەمان سیاست کە قازانج و مەسلحەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش سەرلووتکەی نەگۆڕی دەسەڵاتی بێ وەک خۆی بە ناوێکی ترەوە دەمێنێتەوە. بەڵێ شۆڕشی ژن ژیان ئازادی دەستپێک و سەرەتای ئەم شۆڕشەیە بۆ گۆڕانی دۆخەکە تا ئێرە باش هەنگامی ناوە. بەڵام هێشتا دوورە لەوەی کە بتوانێ وەک هێزێکی بەرینی کۆمەڵاتیە و جۆرەی کە خۆت ئاماژەت پێدا نیشاندرا بێت. هێزێکی وشیار و ڕێکخراو بێتە ساحەی سیاسی بۆ بەهێزبوون و بۆ ڕێکخراوبوونی پێش هەموو شتێک بوەستێەوە بەکاری بێنێت. شۆڕشی جەماوەری هەنگاو بە هەنگاو یان سەنگەر بە سەنگەر دەشێتە پێشەوە. هەر هەنگاوێک سەنگەرێک بەدەستێنەوە دەیکاتە ئەزمون بۆ هەنگاوێکی تر و فەتحی سەنگەرێکی تر. لەم هەنگاوەدا ئەزمون وەردەگرێت و مەیلی پێکەوە بوون و ڕێکخراوبوون بەهێز دەبێت. بۆیە ئەگەر ئاوا چاو لە بزوتنەوەی ژینا بکەین، درێژەی ئێعتراز و ناڕزایەتیەکان پێمان دەڵێت کە ئەم بزوتنەوەیە خەریکە ڕێ دەپێوێت بۆ بەهێزبوونی خۆی. کەوابوو لە وەڵام بە پرسیاری سەرەوە کە گۆڕانکاری لە ئەستۆی کێیە، دەبێ بڵین لە ئەستۆی جەماوەری خەڵکێکە کە دۆخی ئێستا کە دەسەڵاتی سیاسی یعنی کۆماری ئیسلامی پارێزەرێتی بەڕەوا نازانن و خوازیاری ژیانێکی دوور لە سیستەم و نابەرابەری. لەژێر پێماندە لەرزێت ژینجینە و بوژایەوە کومگی قینی خەڵکە دیسان سەر لە نوێ ڕاسایەوە ئەرس لەژێر پێمە
مندلرزه جین شنو بوجایوا هندی قینی خلق دیسان سرلن وراسایوا خوێن دەڕێژێ ژین دەنێژێ ئەو دەڕەندا پیر بووە هەستی کردووە چرای بەختی هەر بیناک و ژایەوە ئەم خوروشی سەر شەقامە موژدەهێنێ کی زێبەی ئەو سوبەینێ واژیانیش بۆی لە خەو هات سایەوە هەر لەسەر مەودایە بەندە تەخت و بەختی ملهوڕی گول لە یامانەی هەبوونی گیرە بەو هەودایەوە خوێن دەڕێژێ ژین دەنێژێ ئەو دەڕەندا پیر بووە هەستی کردووە چرای بەختی هەر بیناک و ژایەوە ئەم خوروشی سەر شەقامە موژدەهێنێ کی زێبەی ئەو سوبەینێ واژیانیش بۆی لە خەو هات سایەوە بەڵێ ئەمیر ئێستا کە باسی ئەگەری پەرستاندنی شەڕ لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەکەین لەم بارەوە نامەیەک بینەرێکمان بە ناوی سەهەن لە تارانەوە لە بەردەستە کە پێش پەلاماری کۆماری ئیسلامی بۆ ئیسرائیل بۆی نایدون بەر لە بەرچاوگرتنی ئەم ئاڵوگۆڕە لە بەشێکی ئەم نامەیەدا نووسیوێتی هێرشی حکوومەتی ئیسرائیل بۆ سەر کونسولخانەی ئێران و تیرۆکردنی حەفت لە گرنگترین فەرماندەی باڵای سوپای قودس حکوومەتی ئیسلامی خسووەتە بەردەم دوو بژاردەی گرنگ لەلایەک لە ئەگەری وەڵامێکی بەهێز دەزانێت کە ئەنجامەکەی دەبێتە زەلیلبوونی زۆرتری دەسەڵاتەکەی و لە لایەکی دیکەوە ڕێی شوێنێکی خۆپارێزی لە سەبری استراتیژیک یان ناو لێناوە کە لە ناو خۆیاندا نیشاندانی لاوازی و گڵۆپی سۆز هەڵکردن بۆ دوژمنی خۆیەتی. ئەم دوو بژاردەیە لە قسەکانی کاردەستانی حکوومەتیدا بە ئاشکرا دیارە تا ئەم کاتە کە من ئەم دێرانە دەنووسم لەم سەر لێ شێویاوە دەرباز نەبوون وەکو ئەوە وایە بڵین ئەی لەم و ئەی لەو. چاو لێ بکەن لە هەمان کاتدا خامنەئی باسی لە بانگەشەی پەشیمانکردنی دوژمنی خۆیان دەکات، شۆڕی ئەمنیەتی مەلی باسی لە بڕیارە گونجاوەکان دەکات بە ئەوە بێژین سەرنجام ناچار بوون بڕیار بدەن و هێرش بکەن، بەڵام هێرشێک کە هەمان سەر لێ شێواوی پێوە دیارە و ئەگەر نەکرابە ئابڕوومەندانەتر بوو. بەڵێ ئێستا ڕژیمی ئێران لە دۆخێکی مەترسیداردایە لەلایەک ئەگەر هێز نیشان نەدا ئەوە نیشانەی لاوازی دەبێت کە بەڕاستیش لاوازە. ئێوە چاو لە گڕوگیفی فەرماندەکانیان مەکەن، ئەوان تەنیا لە شەڕی ناوخۆیی لە کوشتنی خەڵک ئازان. ئەگەریش بەنیاز بێ بژاردەی شەڕ هەڵبژێرێ دەزانێت کە ڕەنگە خزمەت بە هەمان مەبەست بکات کە حکوومەتی ئیسرائیل بە دوایدا دەگەڕێت. نابێ ئەوە لەبیر بکرێت کە بردومانکردنی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران لە چوارچێوەی قوڵکردنەوەی قەیرانێکی لەو شێوەیەدا دەتوانێت یەکێک لە ئامانجە گرنگەکانی حکوومەتی ئیسرائیل بێت و هەر لەبەر ئەم هۆکارش بە شێوەیەکی لۆژیکی لە ڕوانگەی کاربەدەستانی حکوومەت لە تاران شەڕی ڕاستەوخۆ بژاردەیەکی ئاسان نییە. کاک سەهەن
هاوکانت لە بەشێکی تری نامەکەیدا نووسیوێتی جگە لەو تێڕوانینەی سەرەوە نابێ ئەوەمان لەبیر بشێت کە ڕژیمی ئێران بەرەیەکی ئەمنی لە پشتەوە نییە و لە ڕاستیدا شەڕێکی گەورە لە نێوان خۆی و خەڵکی ئێراندا ماوەیەکی زۆرە بەڕێوە دەچێت و ئێستاکەیش بەردەوامە. لە هەلوو مەرجێکی وادا کاتێک ڕژیم سەرەڕای ئەوەی کە دوژمن دروست دەکات ناتوانێت خەڵک بخڵەتێنێت و بەم شێوەیە بۆ لایەنگری لە دەسەڵاتەکەی کۆیان کاتەوە. زۆر باش دەزانێت کە کردنەوەی بەرەیەکی نوێ چەندە مەترسیدارە. ڕەنگە لەم هەلوو مەرجەدا درێژەدان بە هەمان سیاسەتی پشتیوانی چالاکانە لە شەڕی ناڕاستەوخۆ لەگەڵ حکوومەتی ئیسرائیل و ناڕاستەوخۆ لەگەڵ حکوومەتی ئەمریکا درێژە پێدات کە بەم شێوەیە هەڵدەدات فشار لەسەر حکوومەتی ئیسرائیل و ئەمریکاش ڕاگرێ. لە هەر حاڵدا بە بڕوای من هەنگاونان لەسەر ڕوبەڕووی ڕاستەوخۆ کە لایەنی خۆکوژی هەیە یان شەڕی بە وەکاڵەت کەپۆڵکردنی ئەم زەلیلیەی کە لە ئەنجامدا دێتە ئاراوە لە هەر حاڵەتێکدا مانای گەمەیەکی دۆڕاوە بۆ دەسەڵاتی کۆماری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس بۆ سەهاند کە داوای لێبوورنی لێ دەکەین. ئێمە نامەکەیمان درەنگ خوێندەوە، ئەم نامەی کە خوێنمانەوە پێش ئەم هێرشەی ئێران بوو کە بەسەر ئیسرائیل کردی. سپاس بۆ کاکسەهاند لە تارانەوە بۆ نامەکەی. چاوان هاوکار لەگەڵ شەرخوازی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ناوچە عەلی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی لەبیری نەچۆتەوە کە شەڕی خۆی و دەسەڵاتی دژ بە خەڵکی ئێران شەڕتر کاتەوە. چەند مانگێک دوای دژایەتی گشتی کۆمەڵگای ئێران بە حیجابی ئیجباری ناوبراو لە وتارێکدا حیجابی بە حکمێکی شەریعەت ناوبر کە نابێت پشتگوێ بخرێت. زیاتریش ئاماژەی بەوەدا کە حیجاب حکمێکی یاساییە و گوێڕایەڵی بە حکمی یاسا لەسەر هەموو کەسێک واجبە. خامنەی لە درێژەدا جەختی کرد کە تەنانەت ئەوانەی باوەڕیان بە شەریعەت نییە دەبێت ملکەچی یاسا بن. بەم جۆرە جارێکی دیکە باسی فەرزکردنی حیجابی زۆرم لێ کاراکراوە و هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی دەست بەکار بوون تا بە قسەی خامنەی یاسای دژ بە خەڵکی ئێران و بزوتنەوەکەیان بە سەرکوت و ئەزیەت و ئازاردان جێگیر بکەن. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە هەڕەشەکان لە دژی ئەو ژنانەی کە پێداگری لەسەر مافی خۆیان بۆ ئازادی پۆشین دەکەن لە زیادبووندایە. فەرماندەی پۆلیسی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند کە ئەم فەرمانە لە 25 خاکەلێەوە بە ناوی پلانی نور کە لە ڕاستیدا پلانی تاریکیە لەسەر تاسەری وڵات جێبەجێ دەکرێت. ئەمیر ئەم پرۆژەیە لەلایەن فەرماندەی پۆلیسی هەموو وڵاتەوە ئەنجام درراوە بە ئامانجی پاراستنی حیجابی زۆرەم لێ و مامەڵەکردن لەگەڵ بە قسەی خۆیان نایاساییەکاندایە. بەپێ ئەم پلانە گەشتەکانی بەجناوی ئێرشاد جارێکی تر کارابوونەتەوە تا ئەو جێگا کە تەنانەت ئاژانسی هەواڵی مەهر لەم پەیوەندیەدا نووسیوێتی پێویستە پۆلیس لەم پرۆژەیەدا سەرنجی لەسەر ڕەفتارە ئێرێنیەکان بێت و تا ئەو جێگایەی کە دەکرێت خۆی لە ڕەفتارە نەرینیەکان بەدوور بگرێت. لەم پلانە نوێیەدا جارێکی دیکە دەری دەخات کە حکوومەت پاشەکشەی نەکردووە. ڕێک لە بارودۆخێکدا کە دەسەڵات دیاریەکەی بە جەماوەر دۆڕاندووە لە بواری ناوچەیدا بەردەوام لەژێر هێرشی ئەنجامدەرانەی ئیسرائیلدایە و مۆرە سەرەکیەکانی دەسەڵات و بەیتی ڕێبەری و دەوڵەتە گوێ لە مست و حکوومەت و هێزەکانی سەر بەوان لە ئۆرگانە بڕیاردەرەکاندا بە شێوەیەکی سەرسوهێنەر ئجعای سەرکەوتن دەکەن بەڕەواڵە دووە خۆیان نیشان دەدەن کە گوایە ڕوتێکی سەرکەوت و ڕوو لە گەشەسەندن ئەم هێرشە بۆ سەرخەڵک بە گشتی و ژنان بە تایبەتی دەرخەری ئەم ڕاستیان کە دەسەڵات چەندە لە بزوستنەوەی ژن دەترسێت و جەخ لەسەر پێویستی سەرکوتکردنی بزوستنەوەی ژنان دەکاتەوە. ئاخر دەسەڵاتێک کە ئەوەندە گۆیە بەهێزە بۆ دەبێت لە قژووی ژنان و کچان بترسێ. دەترسێ چۆن لاوازە و دەزانێت ئەمە هەنگاوێکە بۆ تێکشکاندنی دەسەڵات. بڵێ ئەو پێداگریە ئاشکرایی ڕێبەری ڕژیم لەسەر سەرکوتکردنی بزوتنەوەی ژنان نیشانەی سیاسەتی لێبڕاوانەی دەسەڵاتە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەرچی تند و تیشتر و سەرکوتگەرانەتر لەگەڵ بزوتنەوەی شۆڕشیرانی ژینە. دەرکردنی سزای 6 ساڵ زیندانیکردن بۆ هەڵسوراوانی ژن لە شاری گیلان، گوشاری لە ڕاددەبەدەر بۆ سەر هەڵسوراوانی سنفی سربەخۆی مامۆستایان، دەرکردنی مامۆستایانی زانکۆ، گوشارخستنە سەر پەرستاران و زیادکردنی گوشارەکان بۆ سەر بنەماڵە دادخوازەکان و بە تایبەتی بۆ سەر زیندانیانی سیاسی و عەقیدەتی، بەیانگەری سیاسەتی دەسەڵاتدارانی ڕژیمە بۆ پێشگرتن لە بزوتنەوە جەماوەریەکان بە تایبەت ئێستا لە هەموو کاتێکدا زەعیفتریش و لاوازتریشە.
حکوومەتی ئیسلامی هەروەک باسمان کرد ڕێگ لەو لە هەلومەرجێکدا کە یاریەکەی بە جەماوەر دۆڕاندووە و لە ژێر گورزی کوشندەی ئیسرائیلدایە لایەکەوە هەڵدەدات ببورن لەلایەکەوە هەڵدەدات ڕیزی هێزە وەفادارەکانی خۆی پتەوتر بکات و لە لایەکی دیکەشتەوە هێزە ڕێکخراوی بزوتنەوە جەماوەریەکان تێک بشکێنێت. حکوومەتی ئیسلامی کە لە نێوخۆی وڵاتدا لەگەڵ بزوستنەوەیکی شۆڕژگێرانە و بەهێز بەرەوڕوە بڕیاری داوە بە هەموو توانایەوە لە بەرامبەر ئەم بزوستنەوەیدا بوەستێتەوە و ڕێگری لە سەرکەوتنی بکات. ئەم دەسەڵاتە هێرش و پەلامارەکانی بۆ سەر خەڵک نیشانەی زەعفیەتی دەترسێت لەوەی کە ئەم شۆڕەشە پەرە بستێنێ و ئەم جارە تەخت و بەختی تێکدات بۆیە دەست پێش ئەخات تا پاش نەکەوێ. ئەوەی ڕاستی بێ ئێستا هاوکات لەگەڵ کەسبوونی قورسایی ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی ڕاست لە دەرەوەی وڵات و ڕوونتر بوونەوەی ڕۆڵ و سەنگی هێزەکانی ناوخۆی وڵات لە پێشاتەکاندا شەڕی هەنگاو بە هەنگاو بەردەوامی نێوان جەماوەر و دەسەڵات دەتوانێت یارمەتی دەربێت بۆ زیاتربوونی ڕۆڵ و قورسایی ڕێکخراوە جەماوەریەکان لە ڕەوتی داهاتوودا.
چاوان نووسراوەیەکی کەشمان بۆ هاتووە کە خۆشت ئاگاداری کاگ عەلی گویان نردوێتی و منیش پێم باشە پێکەوە چەند بەشێکی بخوێنینەوە. کاگ عەلی دەڵێت بەشێک لە ناو ئۆپۆزیسیۆنی ڕاستڕەوی ئێران دەڵێن حەماس، جیهادی ئیسلامی، حیزبوڵڵا و گروپە بچووک و گەورەکانی دیکە کە بە بیانووی خەباتی ئاینی دەرێغی ناکەن لە ئۆپەراسیۆنی تێرۆریستی لەژێر هەیمەنە و پاڵپشتی کۆماری ئیسلامی و سوپای پاسداران گەشیان کردووە بۆ مانەوە و درێژەدان بە ئۆپەراسیۆنە تێرۆریستەکانیان پشت بە پشتیوانی دارایی، چەک، لۆجستی و زانیاری حکوومەتی ئێران دەبەستن. تا ئێران قسانە ڕاستە. بەڵام دوایی تێوری لێدانی سەریماریان هێناوەتە گۆڕێەوە باس لەوە دەکەن کە ئەو تاقمە کە پێشتر باسمان کرد وەک جەستەی مارێگوان کە سەر و ئەقلیان لە بەردەستی حکوومەتی کۆماری ئیسلامی و بە تایبەتی سوپای پاسدارانە و دوایی نەتیجە دەگرێت بۆ بنبڕکردنی ئەم کردەوە تەرۆریستانە. هیچ ڕێگەیەکی تر نییە جگال لە لێدانی سەری ئەم مارە لە ناو هێلانەکەیدا کە لە ڕاستیدا ئەم تێوریە هیچ نییە جگەل لە پشتیوانیکردن لە شەڕ و پەلاماری نظامی بۆ ئێران. لایەنگرانی ئەم تێۆریە هەندێکیان بەڕوونی و بە شێوەیەکی ناڕاستەخۆ شەرمەزارانە و لە شێوەی ئارگومنتی نیشتمان پەروەرانە داوای هێرشی ئاسمانی ڕاستەخۆ بەرپەراوان لە ئیسرائیل و وڵاتانی تری ڕۆژاوە و بە تایبەت ئەمریکا دەکەن لە ناوخۆی ئێراندا. ئەم مەیلە زۆر سادەیە، پێی وایە دەستێوەردانێکی سەربازی لەم شێوەیە دەتوانێت ببێتە هۆی داڕمانی کۆنترۆڵی سەربازی ئەمنی و سیاسی لە ناوخۆی ئێراندا و دوای ئەوە بە جۆرێک لە ڕاپەڕێنی گشتی و ڕووخاندنی سیستمی دەسەڵاتدار کۆتای دێت. ئەوان بانگەشێ ئەوە دەکەن کە ئەم پێشهاتە بناغێ پێکهاتێکی نوێی سیکۆلار و دیموکراسی سیاسی لە ناوخۆی وڵاتدا دروستە بێت. لایەنگرانی ئەم تێوەریە بە مەبەستی بەدەستهێنانی پشتیوانی وڵاتانی ڕۆژاوە دەڵێن لێدانی سەریمار بەم شێوەیە دەبێتە هۆی نەهێشتنی کێشەی بڵاوبوونەوەی تیرۆر لەلایەن گروپە بە وەکالەتەکانی کۆماری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ناوچەکانی تری جیهان. ئەوان لە پێناو خەیاڵی سیاسی خۆیاندا ناتەرسن لە کەوتنە ناو چەناگەی ڕاستڕەوترین بازنە کۆنەپەرستەکانی وڵاتانی ڕۆژاوایی و لە خەونە سیاسیەکانیاندا بە تامەزرۆیەوە ئاواتی دووبارە هەڵبژاردنەوەی ترامپ وەک سەرۆکی یەکگرتوو دەخوازن و لەم ڕووەوە دەریغی ناکەن لە پێشێلکردنی هیچ هاوکاریەک، چونکە ترامپ جدیترین سەرۆکی ئەمریکا بە سەریمار لێدان دادەنرێت. هێرشی ئەم دوایە ئیسرائیل بۆ سەر بینای کۆنسولخانەی کۆماری ئیسلامی لە دمشق و هەڵدانی موشکی ناژیرانە لەلایەن حکوومەتی ئێرانەوە بۆ سەر ئامانجە ئیسرائیلیەکان پریشکی هیوایەکی نوێ لە میشکی لایەنگرانی ئەو تێوەریە کە لەسەرەوە باسمان کرد سەبارەت بە فراوانبوونی ململانی سەربازیەکان خستووەتە گەڕ. ڕزگاربوون بەدەست دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ڕێگەی شکاندنی سەریمار بە ڕێگەی دەستێوەردانی سەربازی دەرەکی ممکن نابێت، بەڵام کۆماری ئیسلامی شاید لە ناوبەرەی بەڵام دۆخەکە ناگۆڕێ. ئەم وەسوەسە سیاسیە سادە و نابەرپرسانەیە. دەرەنجامی ئەم دەستێوەردانانە نەک هەر نابێتە هۆی گواستنەوە لە کۆماری ئیسلامی بۆ سیستمێکی سیکۆلار و دموکراتیک، بەڵکو دوای ئەوەی زیانی ئابووری و ئینسانی قەرەبوون نەکراوەی بۆ وڵات هێنای ئاراوە تەنانەت ڕەنگە لە هەلومەرجێکی زۆر خراپتردا ببێتە هۆی درێژەدان بە دۆخی هەنووکەئی یان تەنانەت بۆ دیکتاتۆریەتیەکی تر بە ناو نیشانێکی جیاواز. گواستنەوە لە کۆماری ئیسلامیەوە بۆ بەدێلێکی سیکۆلار و دموکراتیک پێیوەستە بە فراوانبوون و پەرەسەندنی خەباتە مەدەنیە بەردەوامەکان لە ناوخۆی وڵاتە. پێویستە هەوڵ بدرێت بۆ بەهێزکردن و زیادکردنی توانایی ڕێکخراوە کۆمەڵایەتی سیاسی ڕۆشنبیری سەندی کاکان و ڕێکخراوە پیژەیەکانی مەدەنی. خەبات و نافەرمانی مەدەنی وەک ئەوەی لە سەردەمی بزوستنەوەی ژن ژیان ئازادیدا بەدیکە، بەڵام تەنانەت لە هەلومەرجی زۆر سەختی سەرکوتی حکوومەتدا ئەم بزوستنەوانە توانای بەدەستهێنان و پاراستنی دەستکەوتەکانیان هەیە. سەپاندنی حەجابی ئەجباری لەلایەن حکوومەتەوە سەرڕای سەرکەوتکردنی ستەمکارانەی ژنان نمونەیەکی ڕوونی ئەم دەستکەوتانەیە.
بوونی بەهێزی کۆمەڵگەی مەدەنی و سەرکردە بە ئەزمونەکانی لە پێشهاتەکانی وەک ئەمانەدا دەبێتە هۆی دۆزینەوەی سیستمێکی بەدیلێکی کارا وە کاریگەر کە بتوانێت تێچووی گواستنەوە لە دۆخی ئێستاوە بۆ کەمترین ئاست کەم بکاتەوە. ئەم سیستمە ئالتەرناتیڤە کە لەناو کۆمەڵگەیەکی مەدەنی بەهێزەوە لەدایک دەبێت خاوەنی سەرکردەی شارەزا و شارەزان لە هەڵمەتەکان و توانای پێویستیان هەیە بۆ ڕێنماییکردنی دۆخی وڵات لە هەلومەرجی بۆشایی حکومڕانیدا کە بەهۆی گۆڕانکاریەکانەوە دروست بووە. بە پشتبەستن بە سرمایی کۆمەڵایەتی خۆیان و ئێعتباری دامەزراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە نێونەرایەتیان دەکەن دەتوانن بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری دوای قۆناغی گواستنەوە بڕێوە بن وە خۆیان لە داڕمانی کوشندەی پێکهاتەکانی پۆلیسی و ئیداری و ئابووری و کۆمەڵایەتی وڵات بەدوور بگرن. شێوە و فۆرمی پێکهاتەکانی ئەم سیستمە ئالتەرناتیڤە ناتوانرێت پێشبینی بکرێت و بەندە بە سروشت و هاوسەنگی هێز لە نێوان هێزەکانی ئۆپۆزیسیۆن. بەڵام سەرەڕای ئەم جۆرە نادڵنیاییە ئەم ڕێگایە تاکە ڕێگایە کە دەتوانێت بە کەمترین زیان گواستنەوە لە کۆماری ئیسلامیەوە بە ئەنجام بکەنێت. بەڵێ ئەمیر لەشکرکێشیەکی سەربازی دەرەکی بەبێ گوێجانە دەرەنجامی هەریەکە لە ژاردەکانی دەبێتە هۆی لە ناوبردنی مادی بەرفراوانی وڵات و ئازاری گەورەی مرۆڤ بۆ چەندین ساڵ. هەر هەوڵێک بۆ هاندان و ئاسانکاری و هاوکاریکردن لەم ئاراستەیەدا لەلایەن هەر گروپی کورد و سوسیێنی ئێرانی لە دەرەوەی وڵات وایان لێ دەکات هاوبەش بن لە بەرپرسیارەتی دروستکردنی ئازاری درێژخایەن بۆ خەڵکی ئێران و دوجار مێژوو بە توندی حکمیان لەسەر دەدات. شاخی شمالان دێمەوە شاهڵۆی دنیام بە ساقت بۆ هەواران دێمەوە وەگەشنەی ئاڵۆزی سەر شاخی شەماڵان دێمەوە دەستی نەرمەم گوڕێ دەکێشم بە سەری سەودای بەهار دەستی نەرمەم گوڕێ دەکێشم بە سەری سەودای بەهار وەگەغەتاوی زەردە پەردیسان بەخیزان دێمەوە وەگەغەتاوی زەردە پەردیسان بەخیزان دێمەوە بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی هونەرمەند و پێشمەرگەی دێرینی کۆمەڵا هاوڕێ عەلی زەندی. ڕۆژی پێنجشەممە 16 خاکەلێوەی 1403 هەتاوی هاوڕێ عەلی زەندی بەهۆی نەخۆشی لە وڵاتی کانەدا ماڵاوی لە ژیان کرد. هاوڕێ عەلی زەندی هونەرمەندێکی شۆڕشگێر بوو کە ماوەیەک چەکی پێشمەرگایەتی کۆمەڵەی لەشان کرد. پاش واسێنانیشی لە پێشمەرگایەتی وەک هونەرمەندێکی دڵسۆز دەنگخۆش و دژ بە کۆماری ئیسلامی درێژەی بە چالاکی هونەریدا و لە زۆر بۆنە و ڕێڕەسمەکانی کۆمەڵا بەشداری کردو و بە دەنگە بە سۆز و بەتینەکەی ومێدی دوا ڕۆژێکی گەشی بە بەشدارانی ئەو کۆڕ و کۆبوونەوەانە و جەماوەری خەڵک دەدا. عەلی خزمەتێکی زۆری کرد بە هونەری شۆڕژگەر لە کوردستان و خۆشەویستی جەماوەرێکی بەرین بەتایبەت لە شاری سنە و باشووری ڕۆژهەڵاتی کوردستان بوو. کاک عەلی زەندی تووشی نەخۆشی شێربەنجە هات و پاش ماوەیەک بەسەری بوون لە نەخۆشخانەیەکی شاری تۆرۆنتۆ لە وڵاتی کانەدا ڕۆژی 16 خاکەلێوە بۆ
هەمیشە چاوی هیوا بەخشی بە ژیان لەسەر یەکزانا و ماڵاوایی لە ژیان و هاوڕێیان و ئازیزانی کرد. وێ ڕای دەربڕینی جاخی قوڵمان لەم کۆچە ناوادا پڕ بە دڵسەرخۆشی لە بنەماڵە کەس و کار و خۆشەویستانی دەکەی. یادی ئازیزی بۆ هەمیشە بەرز و بەڕێز بێت.
بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون سپاس بۆ ئازیزانی کە نامەیان بۆ ناردین و داوای لێبوردن لە وازانی کەش دەکەین کە نەمانتوانیوە نامەکان بخوێنینەوە لەگەڵ چاوان و حتمما لە هەفتەکانی داهاتوودا یو ئازیزانش حتمما دەخوێندرێتەوە چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئەوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بگرن و ڕابۆچوونەکانتان باس بکەن تا هەفتەیەکی دیکە و ئیمە و بینەرانێکی دیکە ماڵەوە. ماڵەوە.